ئازیزانمان لە تەوری یەکەم لەگەڵتانان و باز لە کۆتایی هاتنی خولی ڤار دەکەین لە عێراق. با سەرەتا باسێک لە ڤار بکەین بزانین ڤار چییە. ڤار بریتیا لە کورکراوەی سێ وشە کە بە یاریدەدەری ڤیدیۆیی واتاکی واتە یاریدەدەری ڤیدیۆیەک کە ڤار بەلایانی کەمەوە دەبێت 12 کامێرا لەناو یاریگادابوونی هەبێت و ژوورێک تایبەت کراوە بە یاریدەدەرانی ناوبژیوانی سەرەکی کە لە یاریگادایە و پێی دەوترێت ژووری ڤار. لە ژووری ڤاردا کۆمەڵێک شاشەی گەورە بوونیان هەیە کە ئەو ناوبژیوانانی کە لەوێن کە ژماریان لە 3 بۆ 4 ناوبژیوانی یاریدەدەرە لەوێت تەماشای ئەو تەلەڤیزیۆن و ئەو شاشە گەورانە دەکەن و چاودێری یاریزانان و یاریەکە دەکەن لە بوونی هەر هەڵەیەک و هەر بابەتێک کە ناوبژیوانەکە بڕیاری لەسەر دەدات ئاگاداری ناوبژیوانەکە دەکەن و ناوبژیوان دەتوانێت بگەڕێتەوە بۆ ڤار و دیمەنەکان لە هەر گۆشەیەک بێوێت ببینێتەوە. ئێمە گفتوگۆ دەکەین لەسەر خولی کۆتایی هاتنی خولی ڤار کە لە عێراقدا ئەنجام دەراوە بزانین ئەم خولە میکانزمی بەڕێوەچوونەکەی چۆن بۆ ئەو ناوبژیوانانی کە بەشداری لەم خولەدا دەکەن کێن و هەروەها بزانین ئیسفادە و سوودی خولەکە بۆ ناوبژیوانان چییە و تا چەندێک گرنگی بە سیستەمی ڤاردراوە لە عێراقدا بەکار بهێنرێت و پاشانیش دێنە سەر هەرێمی کوردستان بزانین ئایا لە هەرێمی کوردستاندا بۆچی هەتاوەکو ئێستا کار بە سیستەمی ڤار ناکرێت لە کاتێکدا کە هاندەرێکی زۆری خولە ناوخۆیەکان بوونیان هەیە. گفتوگۆ لەسەر ئەم بابەتە دەکەین و زانیاری زیاتر لەسەر خولەکە دەخەینە ڕوو بە میوانداری محەممەد نەژاد ناوبژیوان و بەشدار بووی خۆل کە لە ستۆدیۆ لەگەڵماندا. زۆر بەخێر کاک محەممەد. کام محەممەد تۆزێک لە باسم لە ڤار کرد چییە و چۆنە ئەمەوێت تۆ خۆت زیاتر باسێک لە ڤار بکەی بۆمان و بزانین لە چ کاتێکیشدا دەکرێت ناوبژیوان بگەڕێتەوە بۆ ڤار و کەی دەکرێت بەکار بهێنرێت. سەرەتا دەستخۆشتان یەکەم بەڕاستی ئەمە وەکو کۆتا خولکە بۆ دووەم جارە لە عێراقا خولی ناوبژیوانی ڤارەکرێتەوە کە بە سەرپەرشتێکی تۆپی ئاسیا لەلایەن ناوبژیوانی کۆنی نێودەوڵەتی و ئێستا محازری یەکەی تۆپی ئاسیا بەڕێز عەلی ترەفیەوە بەڕێوەچێ کە خۆی تاکە کەسە لە ئیتیحادی ئاسیا توانی ئەم خولە بەڕێوەبەرێ. بە ئایدەرێتی دکتۆر عەلی سەباح کە سەرۆکی ژنەی ناوبژیوانانی عێراقە ئەویش ئێستا محازرێکی ئاسیاییە لە یەکەی تۆپی ئاسیا و خولەکان بڕێوە بەڵام ئەوەکو محازری یاریدەدە لەگەڵ بەڕێز عەلی ترەفیەیە. سەرەتا ئێمە 23 ناوبژیوان بووین بەڕاستی لە عێراقا کە بەشداریمان کرد و هەڵبژێردراین زیاترمان لە شارێک ناوبژیوانێک بەڵام تیای بوو ئەیتر بە حکمی جوگرافیای شوێنەکە یاخود بە حکمی ئاستی ناوبژیوانەکە تیای بوو لە عێراقا لەوانەیە شارەکانی تر زیاتریشیان بەرکەوتە بێ. ئێمە لە شارەکانی کوردستان 4 ناوبژیوان بووین کە هەر لە هەر شارە و لە کەرکووک و سلێمانی و هەولێر و دهۆک یەکی ناوبژیوانێک بەشدار بووین. لە کۆتاییدا لەخوا بەزیابێ ئێمە دە ناوبژیوانمان بووین بە شەهادەی پرۆفشناڵ یعنی هەرسێ ئەتوانین هەم ناوبژیوانی ناوەڕاستی یاریگا بکەین هەم یاریدەدەری ڤار و ڤاری سەرەکیش بکەین. دە ناوبژیوانیشمان تەنها یەک لایانی بواتەوە یان ناوەڕاستەکە یاخود تەنیا یاریدەدەری ڤارەکە کە ئەی ڤاری پێڵێن وە سێ ناوبژیوانشە بەداخەوە کە هیچ شەهادەیەکیان وەرنەگرت و لە خولەکە ئاوت بوون. بەڕاستی خۆی ڤار ڤیدیۆ ئەسیستان ڕیفریکە ڤیدۆی یارمەتیدەری ناوبژیوانە کە هاوکارێکی باشە لە بەڕێوەچوونی یاریەکان و لە چاکردنەوەی هەڵەکان. لە کۆتاییدا قسە تەقلیدیەکەینەوە کە هەڵەی ناوبژیوان بە هیچ شێوەیە کۆتایی نایە لە هیچ یاریەکە کۆتایی نایە واتە بەردەوامی هەیە لەگەڵ بوونی ڤاریشە چونکە لە کۆتاییدا سیستەمێکە کە هەر ناوبژیوان کاری پیاکە کە هەر ئینسان کاری پێکە بۆیە هەموو کاتێ هەڵەکان بوونیان ئەمێنێ و بەڵام لە کۆتاییدا ئەتوانین بڵین عەدالەتێکی باشی گێڕاوەتەوە بۆ یانەکان و عەدالەتی باشی گێڕاوەتەوە بۆ تۆوی پێ و هەڵەکانی کەم کردوێتەوە. بەڕاستی لە عێراقا ئێستا ڕۆژ بە ڕۆژ یەکەی تۆپی عێراق بەڕێوەچێ بەرەو پێشەچێ ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشبوونیی باشی بەخۆیەوە بینیوە بۆ ڤاریش یەکێکە لەو حاڵەتانەی کە ئێمە ساڵی یەکەممان بەڕاستی ئەتوانین بڵین تاقیکردنەوەیکی باش بوو بۆ بەڕێوەچوونی ڤار لە خولی عێراقا بەڵام لە ساڵی دووەمەوە لەخوا بەزیابێت پێشکەوتنی زۆر باشی بەخۆیەوە بینی و ئێستا ئاستێکی زۆر باش و باڵایە و یەکەی تۆپی عێراق زۆر ڕازی. زۆر باز لەوە دەکرێت کە لە عێراقدا بەکار دەهێنرێت بەس لە هەرێمی کوردستاندا بەکار ناهێنرێت ئەمە بۆچیە گەڕێتەوە پلان هەیە کە لە هەرێمی کوردستاندا لە یاریەکان هەرێمی کوردستانیشدا بەکاربێت لە نێو یانەکاندا؟ زۆر ڕاستە بەڕاستی ئەوەیان لەوانەیە
بڵێم یەکەی تۆی پرسان خۆی بتوانێت جوابی ئەو پرسیارە باتەوە بەڵام من وەکو ئەوەی ئێمە لە ناو ڕاضەکەین و ئەیبینین واقعی وەسعەکە بەڕاستی ئێستا یەکەی تۆ پێگوستان بەداخەوە کە ئێمە هەمومان بەنابژیوان و یاریزانی شەو کە چەندین یاریزانی زۆر گەورە و باش لە خوری ئەستێرەکانی عێراق یاریەکان هەمومان لە خوری کوردستانەوە دروست بووین بەرەو پێشتونیشی باشی یاریزانی کورد و نابژیوانان لە خوری کوردستانە هەبووە لە عێراقە بەڵام ئێستا بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ یەکەی تۆ پێگوستان بەدواواچی ڕۆژ بە ڕۆژ خولەکانی کوردستان بەدواواچن یعنی هیچ پێشکەوتنێک نابینین لە خوری کوردستانە بەڕاستی ئێمە بەداخەوە قسەیەکەین ومێدەوار بووین یعنی سەردەمانێک یاریزان و ناوژوانیش ئومێدەوار بوون لە یعنی لە خوری عێراق بێزار بوون تا مەزوری خوری کوردستان بوون بەڵام بەداخەوە ئێستا کەوای لاتووە خوری کوردستان زۆر زۆر بەدواوە چووە کە ئیتر بەڕاستی ڤار کولفەیەکی زۆر زۆرێ مامۆستا یعنی کولفەیەکی ڕادەبەدەرێوێ ناتوانیەوە بە ئاسایی دابینی کەی یعنی ئەو کولفەیە کە لە بەڕێوەچوونی خۆیەکی ڤارە سەرفیەکەی لەوانەیە 6 بۆ 7 ساڵی مەسروفاتی هەموو خولەکانی کوردستانی بەڕێوەبەری بەڕاستی کولفەیەکی زۆرە یعنی ئەو محاضرەیەت بەڕاستی ئەو محاضرەیەت بڕێ پارەی زۆر زۆری ئەوێ بۆ ئامادەبوونی لە هەر ڕۆژێکە زایدەن لە هەر تۆ پێویست بە 8 بۆ 9 کۆرسە واتە 8 بۆ 9 کۆرس ئەم پیاوە 8 بۆ 9 کۆرس زیاد بۆ ئێرە زایدەن ئێمە لە عێراقا ئێستا 8 کامێرە بەکارێنین خۆی ڤار بەپێی ئەو تایبەتمەندی ئەو وڵاتە و باری دارایی و گوزەران و یاخود بەپێی ئەو مستەمسەکانەی لەبەر دەستا هەیە ئەتوانی بەکاری بێنی واتە لەوانەیە ئێمە ئێستا لە یاریەکی جامی جیهانیە 22-23 کامێرەی ڤارمان هەبێ بەڵام لە یاریەکی و خوری عێراقی ئەمە لە خوری عێراقی 8 کامێرە بەکارێنی کە کامێرە ڕئیسیەکانە لە خوری لە بۆنە لە یارێ پاڵەوانە گەورەکانی ئەوروپا و جیهانە ئێمە 3 بۆ 4 ناوژیوان لە ژووری ڤارە دانیشێ ئێمە لە عێراق 2 ناوژیوان دانیشێ واتە بەپێی ئیمکانیەتی ئەو وڵاتە دیارەکرێ بەڵام کە کولفەیەکی زۆر زۆرێ بەڕاستی وەکوتم 8 بۆ 9 کۆرسی ئەوێ کە ئێمە 8 کۆرسمانتیا بەکارێنە لەگەڵەوەی کولفەیەکی زۆرێ بەڕاست ئەبێت تۆ شەریکەیەک بێنی ئەو شەریکەیە یارەکان بۆ بەڕێوەبەرێ یعنی تۆ بەس دەفعەکەیت و شەریکە خۆی یارەکان بەڕێوە بێ چونکە کەسی ئاسایی ناتوانێت ئەو کامێرانە شوێنی خۆیان بەکاربێنێ و ئەو جیهازانە بەکاربێن بۆیە بەڕاستی کولفەیەکی زۆر زۆرێ یعنی ئەو کولفەیە وەکوتم 6 بۆ 7 ساڵی خولەکانی کوردستانی بەڕێوەبەری کە ئێمە بەداخەوە ئەوە سماوەی 3 ساڵ هیچ پارێکمان لە خوری کوردستانە وەرنەگرتووە یعنی بەداخەوەی هیچ پێشکەوتنێک نبینی لە خوری کوردستان یانەکانیش پێیان خۆشە کولفە بۆ خۆیان خەرج بکرێت تا ڤار و بابەتانی بەڕاستی یعنی من بە شێوەی زۆر سەیری بینم یعنی خوری کوردستان بۆتە ئەو ڕێچکەیی هەموو یانەکان و هەموو یاریزان و نابژیوان لە خوری کوردستان بەڕێوەشت یعنی ئێمە سیاسەتمەدارەکانمان هەموو شتێک لە هەموو کارێکە ئەڵێن کوردستان بەڵام بەڕاستی لە ڕاضەکەی ئەم ڕۆیاوان ئاڵێن یعنی بەداخەوە ئێستا تۆ نزیکی 19-20 ملیار سەرفەکە بۆ یانەیەکی وەک زاخۆ کە ئێمە شانازی پێواکەین لە خولەکانی عێراق خولەکانی دەرەوە بەشدارن بەڵام لەوانەیە هەموو خوری کوردستان بە 2 ملیار ساڵێکا بڕۆ بەڕێوە بەڵام ناتوانین بۆی سەرفکە یعنی بەداخەوە کە ڕاضی کوردستان شوێنێکی لە بەستاوە ماوەت ئەوەش باعیسی ئەوە یاریزانە هەرە باشەکانمان وردەوردایتر ئەچنە شوێنانی کە یانەکانی عێراقیان زۆر زۆر بەدڵنیاییەوە یعنی بەڕاستی ئەگەر بڵێم یاریزانێک لە خوری کوردستانە ئەگەر بەرزترین موچەشی هەبێ لەوانەیە لە خوری عێراق سیقاتی ئەوە موچەی بن یعنی مەبلەغەکە زۆر زۆری فەرق زۆر خوری کوردستان زۆر هاتووە بەدەوە بەداخەوە قسەیەکەین بەڵامەوە حەقیقەتی ئەمڕۆژ کاک محەممەد باسێک لە خولەکەمان بۆ بکەی ئەو خولی ڤارێکە لە عێراق بەڕێوە چوە لە چ شوێنێکی عێراق بەڕێوە چووە چەند ڕۆژی خان میکانزمی بەشداریکردنەکە چۆن بوو ئایا وتت کە 4 کەس لە هەرمی کوردستان و بەشداریان کردووە ئایا بە خواستی خۆتان بووە کە بەشداریدان کردووە یاخود هەڵبژێدراو بوون کولفەکەش مەسەڵەن سەر خۆتان بۆیان بەڕاستی ئێمە سەرەتا نردیانین بۆ تاقیکردنەوەیە کە پێکاتە بوو لە 49 ناوژیوان هەمووی عێراقە سەرتا وەک پاڵاوتنیە گووا بوو ئێمە پاڵاوتەکەمان بڕی کە زیاتر لەسەر ئەساسی مستەوای خۆت و ئەساسی مستەوای تەحکیمیەکەت تۆبانکرای بەڵام ئەوەی زۆر گرنگە لەوەیە تەمەنێکی گونجاوە بەڕاستی تەمەنێکی گونجاو زۆر مهمە چونکە تۆ ناوژیوانێک یعنی خولێک بەڕێوە بێت چەندین کولفەی تیا سەرفەکەی بۆ ئەوەی نزیکی 15 بۆ 20 ساڵیان 10 بۆ 5 ساڵ هیچ نەبێت تۆ ئەو خولەت بۆ بەڕێوە بەرێ بۆ ئەوی تۆ بە بەردەوام پێویستر بۆ خولە نەبێ بیکەیتەوە لەبەرەوەی کولفە و پارێکی زۆر زۆری تێچ و ئەم خولە تایبەتمەندیەکی کە ناکرێت شەهادە بێت بە هەموو کەسێک بەڕاستی چونکە یەک شتەیە لێرەیە بۆی بینەرایش بیزانن ئێمە ئاساییە حەکەمی ناوەڕاست غەڵەتکە لەبەرەوەی لە کۆتاییە حەکەمی ڤار دەتوانێت بۆی ڕاستکاتەوە بەڵام بە هیچ شێوەیە نابێ حەکەمی ڤار غەڵەتکە
چکە لە کۆتاییە کە بەسەر ئەوە ڕێی بەسەر هەمووی ئاڕوە بۆیە بەڕاستی ئەم شادەی نادرێت بە هەموو کەس یانی تۆ ئێمە لە 23 کەس بەهۆی ئەو هەموو کولفێ و ئەگەر بڵێم بە زەختی عێراقیش نەبێ کە تۆزێ توانیان دەسەڵاتیان هەبێت لەوەی کە ناوژیوانەکان زیالەوانی حەو ناوژیانیش بووایە بە ناوژیوانی ڤار بەڕاستی ئەوان محازڕێکی ئاسیایی ئەوە نازانێت کە عدەدی زۆری بوێ بۆ وڵاتێکی عێراق وەک چووکە کەم ئیمکانیەتە ناتوانێت بەردەوام خولە بکاتەوە داوانێت لە وڵاتێکی کە وایە کەمتریشی کردایە بە ناوژیوانی ڤار بەڵام بە زەختی عێراق و بەهۆی خۆشەویستێکی خۆی بۆ عێراق ئەوە دەوانەیە کەمێ زیاتریشی یاوێ بە عێراق خولەکە لە شاری بەغداد بوو هەموو خولەکان لەوە بەڕێوەچوو ئێمە لە 8 کۆرس پێکاتە بوو کۆرسی یەکەمان بە شێوەی ئۆنلاین بوو لە کۆرسی دووەمەوە هەموو جارێ بڕی 6 ڕۆژ 7 ڕۆژ لە بەغا ماینەوە تقریبی لە کۆتاییە بە مەجموعی عام نزیکی 2 ساڵی خایان خولەکە ئەنجا کۆتایی هات و کولفەی هەموو شتێک لەسەر یەکەی تۆپی عێراق بە بەوتێل و بە ناخواردن و تەنیا مەسرفاتی ڕێیاکە لەسەر خۆماوە دواتر ئێوە لە خولەکانی عێراق بەشداریەکەن ئێمە بەڵێ ئینشاڵڵا فەرمی سەرخراین بە خولی ئەستێرەکانی عێراق چەندین ساڵە لە خولی نایە بە ناوژیوانەکەین بەڵامی تر کێشەکە ئەوە بوو ئێمە هەموو شتێکمان گونجاو بوو من خۆم 2 ساڵی شەرەخوا بە زەختیباری دووەلیەکەم ئیتر ئەبێ ئەو ئیمکانەتەش بێتە ڕێی ئینشاڵڵا بڕۆین بۆش بەڵام یعنی لەسەر ئاساسی مستەوامان نەبووە کە لە خولی نایە بماوینێتەوە تەنیا ئەوەیە مەرجی ئەوەیە بێ ناوژیوانی خولی ئەستێرەکانی عێراق شادی ڤارتە بێ و ساتوای ناوژیوانی ینی جیاواز لە یاریزان زۆجا باسمان کرد و کەسانی بەتوانامان هەیە لە ناوژیوانان چی لە کورد لە هەرێمی کوردستاندا کە دەتوانێت ڕۆڵێکی باشیان هەبێ هەم بۆ ناوبانگی کورد بۆ ناوبانگی خۆی بۆ خزمەتکردنی یاریەکان بەڕاستی ئێمە ساڵانی پێشوو زۆر ئێستا باشتر و بەڕاستی بۆ ینی ساڵانی پێشوو لەوانەیە بڵێم چەندین سەرگەورە هەوو بە سەرەکەی تۆپی کوردستانەوە کە ناوژیوانی دروست کرد بوو لەوانەیە ساڵانی پێشوو حەز و خولیا بۆ ناوژیوانی هەوو بێ لەبەرەوەی بەڕاستی کولفە و میزانی اتحادی کوردستان زۆر باش بوو ینی ئێمە ئێستا کە 3 ساڵە کاڵین 3 ساڵە هیچ بڕەپارێک ماوە نەگرت و 3 ساڵە سەر ئیمکانیەتی خۆمانچی ناوژیوانەکەین ئەبێ شایدی ئەوەش بدەین کە ساڵان لە خولی کوردستان هەموو سەری هەفتەیەک نەک سەری مانگێکیش هەموو سەری هەفتەیەک پارەی خۆ وەرەگرت یعنی بەڕاستی ئەوە نەباش و خەڵک حەزیە کرد بێ بە ناوژیوان بەڵام بەڕاستی ئێستا تۆ ئەگەر ئیمکانێتێکی ڕۆژانەی ژیانی خۆت نەبێ ناتوانانی بە ناوژیوانی بچی بەڕێوە ئەمە وای کردووە بەڕاستی ناوژیوان دروست نابێست یعنی ئەتوانی بڵین لە شارێکە ئێستا لە شارەکانی کوردستانە ئەگەر 2-3 ناوژیوانی باشمان هەبێت لە یەک شارە ئەوێ مەمنونی خوابین کە وەشمانێ بەعام لە عێراق ینی ئاستی ئەوە هاتوتە دواوە بەڵام هەر چۆنێک بێ ئەوان لێم باشترن بەڕاستی ئێمە نەبوونی ئیمکانیەتێکی تۆپی کوردستان زۆر سەبەبە بۆ ئەوەی کە ناوژیوانی بەرەو ئاسی لاوازە بەڵام لە کۆتایی ئاین ناوژیوانی دانسخە و زۆر باشیشمانەیە لە خولەکانی کوردستان و عێراقەکە کوردن و شانازیشان پێوان کام محەممەد بوونی گەنجانێکی وەکو ئێوە جێگەی شانازیەکە ئەو شەهادەیەتان بەدەست هێنا و بوونەتە یاریدەدەری ڤار و ئایا دەکرێت بڵین بوونی ئێوە بۆ ساڵانی داهاتوو ئەگەر ڤار لە هەرێمی کوردستان بەکار بهێنرێت سوودێکی باشی ئەبێت و دەکرێت سوود لە ئێوە ببیندرێت بۆ ئەوی خۆر بڵێنە و کەسانی دیکە پێ بگەێنن بەڕاستی بە دڵنیاییەوە ئەگەر ئێستا یەکەی تۆپی کوردستان هەر ئەم دقەیە بتوانێت ئیمکانیەتی دانانی شەریکەی ئەو شەریکەی کە یەت کامێرەکان بۆ داهات و یارەکان و بەڕێوابەرێ ئەم کاتە ئیمکانیەتی ئەوەی هەبێ پێویستی بەوە نییە ئەتوان بڵێم پێویستی بەوە نیە خود بۆ ناوژیوان ئەم کاتە لەم کاتێ ئێمە لە کوردستانە ئێستا 4 ناوژیوانی ڤار و ناوژیوانی دووەلیشمان هەیە نێودەوڵەتی کاک یوسفە لە کەرکووک کاگمەیشمانەیە بە خۆشحاڵی و لە سلێمانی لەگەڵ کاکتوانە و کاک محەممەدا لە هەولێر و دووەک یعنی 5 ناوژیوانی لە کوردستانە کە شادی ڤارمان هەیە یعنی ئەگەر یارەکان لە ئێمە لە هەفتەیەکە 6 یاریمان هەیە دەوری کوردستان ئەگەر یارەکان لە 2 ڕۆژ شا بڕە بە ئاسانی توانی بە ڤارەوە یارەکان بەری بەڕێوە کاک محەممەد ئەو پێشوازی ئەو دەستگرتنەی ینی تۆپی پێی عێراق جیاوازی هەیە لەگەڵ هەرێمی کوردستانی بەدەمەوە چوونیان گرنگی پێدانتان بۆی کە توانای ئێوە بەرز بنرخێنن بە دڵنیاییەوە یعنی من ئەڵێم تەمەناکەم قسانم نەکردایە چونکە ساڵان هەموو وەرزشکارێک لە عێراقا ئومێدوار بوو لە یەکەی تۆپی نەو ینی مەنزومە یەکەی تۆپی کوردستانە ڕاضی بکردایە بەڵام ێستا شتەکە زۆر پێچاوانە بووە بەڕاستی یەکەی تۆپی کوردستان گوتم لە شوێنی خۆیان ماوەتەوە و هیچ ینی ئێمە ناتوانین شتێکی لێ سوودمەند بین و ئەتوانم بڵێم بۆ یاریزانانی ژوایە یعنی ئەگەر بچووکترین بۆندت بۆ بێ لە دەوری عێراقیەوە هیچ یاریزانێک ئامادە نێ دەوری کوردستان یاری بکە
ئێستا یەکی تۆپێک عێراق بەڵێ بە دڵنیاییەوە زۆر گرنگێدا بە سەر جەمبوارەکان لە وەرزشداوە ئەش بینین کە هەڵبژاری وڵاتەکەشی لە پلەی ئۆفی گەشتن بە مۆندیالە کە بەڕاستی یعنی چەندین ساڵەوە خۆنی بەخۆ نەبینیوە ئێمە زۆر بابەت هەیە کە لە خولی ئەسەرەکانی عێراق بەکاردی یعنی خەڵک لەوانەیە یعنی تۆپی ئەدیداس بۆنە لە خولی ئەسەرەکانی عێراقدا بەکاری یعنی مشتێکی زۆر کەم نییە تۆ براندە عالەمیەکان هاتوون ئێستا لە یەکەی تۆپی عێراق بەکاردێن بۆ ئەو تەجیزاتانەی کە ناوژوانەی خولی ئەستێرەکانی عێراق و خولی عێراقی بەکارێنن ئەو هەمان ئەو تەجیزاتانەیە کە لە خولەکانێکی تۆپی ئاسیا بەکارهێنی یعنی بەڕاستی زۆر بەرەو پێشەوە چوە ساڵانە معسکرات بۆ ناوژیوانان نەکرێ ساڵانە تەجیزاتیان بۆ دابی نەکرێ سەفەریان بۆ کرێ خولیان بۆ کرێتەوە یعنی زۆر بەرەو پێش چووە بەڵام ئەوەی کە ئێستا لە خولی عێراقەکرێ پێشتر لە خولی کوردستان بە زیادەواکرێ بەڵام بەداخەوە ئێستا لە خولی کوردستانە هیچ شتێکمانی چۆن هەڵسەنگاندن چیە بۆ خولەکانی کوردستان بەکوێ ئەگا پێ دوایە وردەودا بێتە پاشەکشێ یاخود ئەم جیاوازی کردنە لە نێوان یانەیە کە پارێکی زۆری بۆ تەرخانەکرێ و بە دەمیانەوە چن و پارێزگاکەی دیکە و یانەیەکی دیکە لە شوێنی دیکە لەبەرەوەی کە لە هەیمەنەت و شوێن دەسەڵاتێکی ترای احتیمامی پێنادرێت و گرنگی پێنادرێت یانەوە تا لە ڕابردوو دابینیمان حیزب هاوکاری یانەیەکێ کرد و وەکو بانگەشەوە و زۆر شت بەکار ئەهێنرا ئەمەش بەڕاستی ئەبێ ئەگەر ئەوە ڕوونکەینەوە بدی سانچینەوە سەر سیاستەکە یعنی ئێمە نامانێ بەلای سیاستەکە یا بڕۆین چووکە ئێمە هەموو کاتی بەلایانی خۆمان سەلماندوو و ئیشی ئێمە ڕاضێ بەڕاستی ڕاز و سیاست بێکەوە ناگونجی بەڵام ئەتوانم بڵێم لە چەندێڕێکی بچووکە کورتی کەمەوە یعنی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان یعنی نازانم ئەگەر ڕاوێژکارەکانی وجودیان هەبێ ڕاوێژکارەکانی بێ ئەمە بزانن تۆ 20 ملیار سەرفەکەی بۆ یانەیەک لە خولی عێراق ئێمە من دووباتێکم بۆ شانازیەکەین بە هەر یانەی کوردستانە هەر دەستکەوتێکی هەبێ بەڕاستی ئێمە هەموو یارەکان بۆ ئێمە یەکشتن بەڵام کاتی تۆ 20 ملیار بۆ یانەیەک سەرفەکەی ئایا تۆ خولی وڵات تۆ کوردستان بە وڵاتە زانی لە لێرە یعنی بایم بڵین هەرێمە بەڵام تۆ مادام حکوومەتت ئێوە وڵاتێک وای وڵاتێکی بچووکی یعنی تۆ 20 ملیار بۆ یانەیەک سەرفەکەی 2 ملیار بۆ یعنی باوەڕکە بە 2 ملیار خولەکانی کوردستان بەکامل یعنی بەکامل بەو شێوەی کە تۆ بتەوێ ڕابەڕێ بەڵام بەداخەوەی تر هەر سیاستەکەی ئەم سەرفکردنە لەوانەیە حکوومەتی هەرێمی کوردستان سەرفی نەکە چونکە ئێمە ئەی بینین یەک ئیدارەی بوونی نییە لە حکوومەتی هەرێمی کوردستان لەوانەیە لەسەر بودجەی حیزبەکان سەرفکرێ کە بودجەی حیزبەکانیش ئێستا بودجەی حیزبەکان سەرفکرێ کە تۆ کوردستانیش کەس بەداخەوە ئێستا کەس خۆی ناکە بە خاوەنی ئێمە ئومێدەوار بووین ئەم چەندین کەس گۆڕان لێکە تۆ کوردستان لەم ساڵانی دواییدا ئومێدەوار بووین یعنی بێن و مژدەیەکی خۆشیان پێ بۆ ئێمە خاستن بۆ ناوژیوانان چونکە بەڕاستی من پێ دڵێم ئەوەی ئێمە ئێستا ناوژیوانی ناکەین لە خولەکانی کوردستان ناوژیوانی سلێمانی بە ئەمری یەکەی تۆپی عێراقی ڕقی سلێمانی یعنی ئەومان ڕاگرتو کە ناوژیوانی لە خولەکانی کوردستان ئەویش لەسەر حەق و مافی خۆمانە ئەگەرنا هەمومان کوڕی ئەم ئیتیحادین و لە ڕێی ئەم ئیتیحادەوە دروست بوون هیچ کاتی خۆیان جا نەکرێتەوە بەڵام ئەوە تا ینی لە ڕێیەکە ناوژیوانانی کەرکووک و دووەک و هەولێریش بێنە سەر ڕێ و کە ناوژیوانی نەکە لە خولەکانە بەڕاستی خولەکانە وەست کە خولەکانی ڕۆژە چەندین گەنج بێ موچە و بێ باری گوزەرانی ئەبن کە معیشەتیانە سەر ئەم خولێ لەبەرەوەی بڵین ئەڵێ یانەکان باری دارایی خۆیان زۆر باشە ئەوەی کێشەیە تەنیا ئێمەین کە باوینێتەوە باشە کاک محەممەد ئەو شادی کە ئێوە بەدەستان هێناوە ئاستی ئەم شەهادەیە چۆنە دەکرێت لە وڵاتانی دیکە ئەگەر هەر بێتە پێشەوە ئێوە بتوانن کار بکەن لەو بارەیە بەڕاستی ئەمە ئێستا بە خۆشحاڵیەوە دوو شێوەی ناوبژوایی نێودوڵەتیمان هاتوتە ڕێ کە یەکێکە ناوبژوایی دەوڵەتی ڤارە کە ئەمە خۆی بەجیا هەوڵی بۆی ینی ئێمە هەموو کاتێ ئەو محازرە ئەیوت وە خۆشی حقەتەکەی بۆ شێوەیە مەرز نییە کە تۆ لە ناوبژوانی ناوەڕاستە خراپبووی لە ڤاریشا خراپی لەوانەیە ناوبژوانمان هەیە لە ڤارە زۆر باشە بەڵام لە ناوەڕاستە باش نییە ئەتوانین لە ڤارە سوودی لێبین یەکێ لە باشترین ناوبژوانەکانمان لە یعنی بڵێ باشترین ناوبژوان لە عێراق ئێستا لە ناوەڕاستە ینی زۆری پێ ناخۆشەکە یاریکی ناوبژوانی لە ڤارە بیت ناتوانێت لەبەرەوەی وەکو وتم تۆ نزیکی 100 دقە زیاتریش ئەڕوانێکات چاو لەسەر شاشەیەکە کە بکەی شێوەی نابێت چاو بتروکێنی ینی لەوانەیە بەسیترین کاتە غەڵەتێک بڕا بەسەرتە وەکو تیشم کە غەڵەت ڕۆی بەسەر تۆیە ینی قبولکراو نییە لەبەرەوەی ئاسایە بەسەر ناوبژوانی ناوەڕاستە بڕا بەس ئاسایی نییە بەسەر تۆیە بڕۆ ئەو شادی نێودوڵەتیە یەکسەر ئەکاونتێکی فەرمی لە فیفاوە پێدرێ لە ڕێگەی مۆبایلەوە تۆ بیتە خاوەنی ئەو ئەکاونتە هەموو ئەو واجباتانەی کە بۆشت دێ لە ڕێگەی ئەکاونتە فەرمیەوە بۆ دێکە ڤارە بۆی کۆتاییدا لەلایەن فیفاوە بزانرێت کە تۆ
چۆن چەند ناوبژیوانیت کردووە بۆ داهاتوو سوودیە بێ لە کاتی هەڵبژێردن بۆ ناوبژیان ئەڵتیڤار. کاک محەممەد میکانیزمی بەکارێنانەکەی چۆنیواتە ئیشی ئێوە چییە لەو شوێنە یانە بێت چۆن بۆی بینەر تێبگات کە ئەوە ئیشی ئێوەیە بێ مەسن ئەوەندە کاژمێر ئەگاتە لەم شاشەیە بێت سەیری چ شتێکی شاشەکە بکەن چەند شاشەیە ئایا ئەوانەی کە هین ینی تۆ تایبەتی بە یەک شاشە یان ئەبێ سەیری هەموویکە چۆنیە؟ بەڵێ ئێمە دوو تیڤمانە بەردەمایە دوان بەڵێ دوو تیڤەکە دەنیا بۆ ڤارە یەک تیڤش بۆ یاریدەری ڤار. ئەم دوو شاشێ چی پیشانەیە؟ دوو تیڤیان بۆ ڤارە تیڤەکان بۆ یاریدەری ڤارە. بەڵێ تیڤەکان لەسەرەوەیە دوایشان لە خوارەوەی ئەوەی سەرەوە لای ڤیناو یارەکەی ئەم دوانەی خوارەوە ئەوەی بەردەمی یاریدەری ڤارەکە ئەویش لایوی یارەکەی یعنی ئەو حڕە لەوەی سەی سەرواکەیان خوارە چونکە ئەو کارەکەی کاتێک دەست پێەکە کە تۆ مەشغوڵی چێکردنی حاڵەتێکی ئەم لە شوێنی تۆ بەردەوام بێ ئەو کاتە کارەکەی دەست پێەکە و لەگەڵ ئەوەشە کە کارەکەی دەست پێەکە لە دوای تەواوبوونی تۆ هەر حاڵەتەکە بێ ئەو بڕیار نادا دیسان بە تۆ ئەڵێ تۆ چی چێکیتەوە ئەنجا تۆ قەراری یعنی ئەو تەنیا ئیشی ئاگاداکردنەوەی تۆیە ئیشە ڕیسەکە لای ناوبژیوانی ڤارەکەی. ئەم تەلەڤیزۆنی خوارەوە کە دانراوە پێکاتوە لە ناو تەلەڤیزۆنەکە 4 شاشەمانەیە واتە 4 کامێریتیایە ئیتر بە شێوازی ئەو شێوازەی کە خۆت پێی مرتاحی کە خۆ دەزانین سوودی لێبینی ئەو 4 کامێرەی لە هۆش کامێرەیە 4 کامێریان دانی ئێمە ئاتەن کامێرەی ماستەر و ماستەر کە ئەو کامێرەیە کە لە ناوەڕاستی یاریگایە ئەجوڵێ لەگەڵ یاریە سایدەن بیهایندە گۆڵێکمان هەیە واتە دوای گۆڵێکیان بەکارێنین لەگەڵ کامێرەیەکی ئۆفساید لەگەڵ ریڤێرس کامێرەیەکی تایبەت هەر بە شوێن تۆپەکەەوە بێت ینی بزانێت نزیک بێ مەبەستم دوو کامێرەمان هەیە ماستەر و ریڤێرس لەگەڵ مین 3 کامێرەمان هەیە ماستەر و ریڤێرس و مین ئەو کامێرانە لەگەڵ تۆپ ئەڕۆن و ئەگونجە زایدەن کامێرەی ئۆفسایدەکان تەنیا بۆ ئۆفسایدەکان سوودی لێ بینین زۆر کاتوانین بۆ چوونە دەرەوەی چوونە ناوگۆڵ و تۆپ کاتێتە ناوگۆڵ و ناست ناوگۆڵ لەو کاتەشا سوودی لێبین بەڵام زۆربەی کات کامێرە ئۆفساید بۆ زەروترە زایدەن پشتی گۆڵەکانمان هەیە کە زەروترین کامێرەیە بۆ هەژماکردنی دانی سزە. پرسیارە کرد بۆچی بەکاردێ ئێمە بەڕاستی 4 حاڵەتمان هەیە بۆ بەکارهێنانی ڤار کە 4 حاڵەتە هەرە سەرەکی و ڕئیسیەکەیە کە یەکێک لەو حاڵەتانە هەژمارکردنی دانی سزا یا هەژمار نەکردنی زایدەن هەژمارکردنی گۆڵە زایدەن کارتی سوور وەزایدەن کارتی سوورەکە ینی بە هەموو حاڵەتەکانیەوە وەزایدەن هەوێ خاتە ئەمان هەیە کە بۆ نونە تۆ ڕوونتر بێتەوە بە کوردی بۆ نونە تۆ ئینزارە دەی بە یاریزانێک ئینزارێکی زەر دەدی بە یاریزانێک بەڵام ئەو یاریزانە ئەو مخالەفەی ئەنجام نەداوە یاریزانێکی ترە ئەبێ ئاگداریکەیتەوە کە و کارتەڕەت کاتەوە بیا بە یاریزانی ناوبرم دەکرێت ناوبژیوان نەگەڕێتەوە بۆ ڤار لە کاتێکدا کە لەلایەن ناوبژیوانانی ڤاریشەوە ئاگادار بکرێتەوە هەر لەسەر براری خۆی سوور بێت خۆی ناوبژیوانی ناوەڕاست هەموو کاتێک سەیدی ساحەیە یعنی قەرار لای خۆیەتی خۆی لە پرۆتۆکۆڵی ڤارە ناتوانێت نەگەڕێتەوە بەڵام کەوتی ناگەڕێمەوە ئیتر ئەمە شتێکە واریدە زۆر کات یعنی کەم واریدە بەڵام قەزمەوە کە زۆر کات یعنی قسەی کۆتایی لای ناوبژیوانی ناوەڕاستە خۆی بە قانونی پرۆتۆکۆلی ڤار ئەوێت هەر کاتێک لەلایەن ناوبژیوانی ڤارەوە بانکرا ئەم بێسەی حاڵاتەکە بکاتەوە بەڵام لە کۆتایی قەراری کۆتایی خۆی ئیدا ناوبژیوانی ڤار حاڵەتەکەی بۆ شێکاتە کە بەم شێوەیە خۆی قەراری کۆتاییدا ئایا لەسەر قەرارەکەی ئەمێنێتەوە یان ڕەتێکاتەوە بەڵام ئەگەر ئەو بڵێ من ناشتێمەوە ئەتوانێت نێتەوە ناوبژیوانی ڤار هیچ مەسئولیەتی هەڵناگرێ هەموو مەسئولیەتەکە لەسەر ناوبژیوانی ناوەڕاست بکرێت. پێش ئەوەی بچینەدای تەوەرەکان کاکدانیار پرسیاری لە من کردوتی ڤار چێژ و خرۆشی یاری نەهێشتووە لەگەڵ ئەوەی کە ناداتپەری و نەعەدالەتی نەهێشتووە ئایا منە پرسیارە لە تۆکەم شتی وا هەیە وەکو ئەگەر وەکو هاندەرێک سێری یاریە بکەی بڵێ ڤار چێژ و خرۆش و وەروەها ئەو گەرم و گوڕی بە یاریەوە نەهێشتوێتەوە؟ بەڕاستی لەسەر ئەم قسەی مامۆسا من تەقریبی یعنی تەمەنم زۆر نییە تەقریبی تەمەنێکی زۆر بچووکمە بوو ڕۆژنامەی ڕوودا و مقابلەیەکی لەگەڵا کردم بەرەو سەرەتای دروستبوونی ڤار بوو لە جیهانە یعنی ئەو کاتە هەمنا ئەو کاتە بڕوام وا بوو کە ڤار هیچ متعوچێژێک لە یاریان نایڵێ بەداخ یعنی ڕاست عەدالەتی جێڕاوەتەوە بەڵام ئەگەر ئێستا ناوبژیوان غەڵەت بکە بۆ نمونە ئێستا شتەکەی بەدەستی ئاقاس ئەگە غەڵەتی شکا لەوانەیە خەڵک گومان کا بەدەستی ئاقاسە چونکە ئەڵێ تۆ چۆن وە ڤار وجودی هەیە تۆ غەڵەتەکەی خەڵکیش حەقی خۆیت و مافی خۆیت لەبەرەوە یعنی
تۆی بێ لە کۆتاییە یاری هەڵەکانە ئەگەر ئێمە و کاتێڵین ئەگەر ناوژیوان هەڵە نکات و ئەگەر ڕاهێنەر لە پێکاتەیە هەڵە نکات و ئەگەر یاریزانێک لە یاریە تۆپێک بەدەستەوە نەیە هەڵە نەکە هیچ گۆڵێک تۆمار ناکرێت یعنی خۆی تۆی پێ یاری هەڵەکانە وەڕاستی بە شتەشەوە تام و چێژی خۆی هەبوو بە هەڵەکانەوە بەڵام لە کۆتاییڵین عەدالەتی جێراوەتەوە بەڵام بەداخەوە ئێستا ڕاستە لە وڵاتی ئێمەیە لەوانەیە بڵێم بوونی هەنێ شتەیە یاریکردن بە ئەنجامی یاری ئەم شتانەمانەوە لەوانەیە نەبێت چونکە وڵاتێکیەوە فەقیری ناگەینە ئەو بڕوایی کە بگەین بەوەی بە کۆمەڵێ پارەی زۆر خۆی نادەکامان لەسەر سوال و سەدەقا ڕوون بەڕێوە بەداخەوە بەڵام ناگەینەوە حاڵێکە بە بڕەپارێکی زۆر یاریە بکڕین یاشتی بەڵام لەوانەیە بۆ جیهان دەستکاری یارەکان بکرێەوە خەڵکیش حەقی خۆی دیگومان بکات لەبەرەوەی ئێستا ڤاروجودی هەیەوتەوە بە ئارەزوی خۆ دەتوانین سەیرە و کامرەیەکەیتەوە بۆچی ئەی دوایەوە هەڵاکەی لە کۆتای وەڵام مرۆڤ و هەڵاک کام حەمەد بە کورتی سەماعەیەک لە گویانی ناوژیوانی ناو ساحە ئەوە ئێوە قسەیان لەگەڵاکەن ینی بەڵێ ئێمە لە ژوورەوە وەک هێتفۆنێکی گەورەیە کە ئەیکەینە سەرمان لەگەڵێک مایکی پێوەیە ئەو دوانە لای ئێمەیە زایدەن لە سوید لە شەریکێکی سویدی ئەو شەریکەیە هاتوو بۆ عێراقم کەلوپەلانە هەیە ئەم کەلوپەلانە هەمووی سەر بەو شەریکەیە کە خولەکە بەڕێوا بە یعنی یەکەی تۆپی عێراق تەنیا ئەو دەفعایا بەو شەریکەیە ئەو کەرەستانە هەمووی لەسەر ئەو شەریکەیە کە بەڕێوە بەمەعەدا ئەو جیهازە نەبێت کە ناوژیوانەکان بەکارێن وازام 6 دە جیهازیان کڕیوە دە جیهازیان کڕیوە بۆ عێراق کە ئەوش بەڕاستی ئەو جیهازە بچووکە ئێمە لەوانەیە بڵم 500 دلاری بدەین بەڵام ئەوان تقریبی نزیکی 2 دەفتەریان پێداوە بۆ جیاز زۆر باش زۆر سپاس دەکەین بەڕێز کاک ناوژیوان و بەشدار بووی خولیە خوا بەخێر بێ شادەکەشی پیرۆزێت بە هیوای سەرکەوتنی زیاتر